سڵاتان لێبێت. من فازڵ هەورامیم پۆدکاستی زەوی تینوتان پێشکەشەکەم. گۆڕانی کەشوهەوا بووە بە قەیرانێک کە کاریگەری لەسەر ژیانی هەموو تاکێکی ئەم گۆی زەویەداناوە. تا چەند ساڵێک پێش ئێستا گۆڕانی کەشوهەوا بەلای زۆربەی خەڵکی هەرێمی کوردستانەوە لەوانەیە پرسێک نەبووە کە پەیوەندیەکی ڕاستە و خۆی بەوانەوە هەبوو بێت. بەڵام خۆڵبارینە یەک لە دوای یەکەکان کە بەچڕی ئاسمانی هەرێمی کوردستان دەگرنەوە، کەمبوونەوەی بەفروباران، دابەزینی ئاسی ئاوی ژێرزەوی، وشکە ساڵی و بەرزبوونەوەی پلەی گەرما پرسی ژینگەی کردووە بە پرسێکی هەنووکەیی بۆ تاکی کورد. پرسیارێک کە لای زۆربەمان دروست بووە ئەمەیە: ئەبێت چی بکرێت؟ و ئێمە وەکو تاک چی ئەتوانین بکەین کە ڕوبەڕووی ئەم قەیرانە ببینەوە؟ لە پۆدکاستی زەوی تینو هەڵدەدەین لە چەند بەشێکدا قسە لەسەر ژینگە و ڕەهەندە جیاوازەکانی بکەین و باسی ئەرکی تاک و کۆمەلگا و دەسەڵاتیش بکەین بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم قەیرانە. بۆ ئەم مەبەستەش میوانداری پرۆفیسۆر دانا خدر مەولودمان کردووە کە بەرپرسی ژینگەیە لە زانکۆی کوردستان UKH کە ماوەی 25 ساڵە لەسەر ژینگە ئیش دەکا. پێشەوەی دەست بکەین بە پۆدکاستەکەمان با یادێک بکەین لەو 5 گەنجە ژینگە دۆستەی کوردستان کە لە دوو ڕووداوی ئاگرکەوتنەوەی جیاوازدا گیانیان لەدەستدا. کاک ئاری موختار و محەممەد شێخ سدێق لە ئاگری مۆردین لە هەڵەبجە لە مانگی 8 گیانیان لەدەستدا. حەمید مرادی و چیاکۆ یوسفینژاد و خەبات ئەمینیش لە ئاگری ئاویەر لە سنەی ڕۆژهەڵاتی کوردستان لە مانگی 7 گیانیان لەدەستدا. ڕۆحیان هەر شاد بێت. دکتۆر، پێشەوەی بچینە سەر مێژوو داتای گۆڕانی کەشوهەوا بەگشتی با باسی بارودۆخی هەرێمی کوردستان بکەین لە ڕووی ژینگەیەوە. جەنابە 25 ساڵە شارەزایی هەیە لە سەر ژینگە. بەگشتی بارودۆخی ژینگە و گۆڕانی کەشوهەوا لە هەرێمی کوردستان چۆن هەڵەسەنگین؟ زۆر سپاس بۆ میێنداری. بەڕاستیکەی ئەگەر تەماشای ژینگەی کوردستان بکەی بەتەنێ ئەو تاڕەکی ڕاست و دروست نایبینم، بە سکێڵەکی ڕاست و دروست نایبینم. بەڵام ئەگە بڵێ ژینگەی ئەو منتیقەیە، ژینگەی ئەو منتیقەیە کە نێزیکی میدل ئیستە، پێ دەڵێن نییە میدل ئیست، بەڕاستی لەو 20 ساڵەی ڕۆی تەسیرێکی زۆری لێکراوە. گۆڕانی کەشوهەوا، بەرزبوونەوەی پلەی گەرمی تەسیرەتی تاڕادێکی زۆر لە عێراق و لە کوردستان کە جوزئەکە لە عێراق کراوە، کە دەتانم بڵێم وەی کردووە کە ژیانی ئابووری خەڵکەکەش تەسیری لێ بکە، هەروەها زۆر کۆزبەر دروست بێ، کۆزبەری نوێ دروست بێ کە بە بۆنەی سیاسیەوە نا، بەڵکو بە بۆنەی گۆڕینی کەشوهەوا دروست بێ. ئەمە بوتە تا ڕادەیەکی زۆر بوتە دیاردە لە باکووری عێراق و لە ناوەندی عێراق زۆر خەڵکەکان بار دەکەن، کارەکانیان دەگۆڕن و هەڵدەکوتێنە لای ما کە باری ژینگەی تا ڕادەیەک فەرقی هەیە لەگەر ناوەڕاست و جنوبی عێراق. تەماشە دەکەی بەرزبوونەوەی باران و زۆربوونی دانیشتوان لە کوردستان پێکەوە و وەزعی باری ئابووری باشی خەڵکی کوردستان، ئەمەش کاریگەری هەبووە لە بەرزبوونەوەی پلەی گەرمی و گۆڕینی کەشوهەوا. بۆ لە بڵەوەی تۆ دەبینی لە هەر ماڵێک ئێستا وەی لێ هاتووە لە هەر غوفەیەک سپلیتێکەیە، دەبینی لە ماڵێکدا 3 ئەندامن 4 ئەندامن هەرێکە و سیارەی خۆیان هەیە. دەبینی ئەمانە هەموو کاریگەرن بۆ ئەوەی پلەی گەرما زیاتر هەستێت و مشارەکە بکە لە گۆڕینی کەشوهەوا و زیادەڕەوی لە بەکارهێنانی ئاو، لە بەکارهێنانی کارەبا، بەکارهێنانی سیارە. ئەمانە هەمویان پێکەوە و نەبوونی قانونێکی ڕاست و دروست بۆ منتیقەکە بۆ بەکارهێنانی ئاو بە دەرەجەی ئەساسی لە هەموو عێراق نییە و لە کوردستانیش نییە. ئەمانە هەمویان کاریگەرن و تەماشە بکەی ئەو وڵاتانەی کە زلهێزن، کە
بەشداری ڕاستە خۆیان هەیە لە زیادبوونی CO2 کەوە دەکاتن پلەی گەرما زیاتر بی ئەم غازانەی کەوە دەکەن پلەی گەرما زیاتر بی ئەوە ئەو وڵا عێراق نییە و کوردستان نییە بەڵکو وڵاتە سەرهێزەکانن لەسەر هەمویانەوە ئەمریکا و هیندستان و چاینا دەبینی ئەوانە هەمویان بەشدارن بەڕاستە و خۆ بۆ بەرزبوونەوەی پلەی گەرما لە هەموو دنیا بەڵام عێراق و کوردستان و نیر میدل ئیست یعنی نێزیکی میدل ئیست ئەوانە تەسیریان زۆر لێکراوە بە بۆنەی ئەوانەوە ئەگەر تەماشە بکەی دائیمەن لە کۆپ هەبوو بۆ ئەوەی ڕێگە چارەیەک ببینەوە بۆ ئەم دۆخەی کە دنیا تێدایە و ئەو وڵاتانەی کە تەسیریان لێکراوە بەڵام ئەویش نەبووە فاکتۆرێک بۆ حەل بەڵکو بەس یارمەتی ئابووری ئەم وڵاتانی دەکرد چونکە ئەو وڵاتە زیلهێزانە ئەو قازانجەی لە ئیندوستری و لە کارگەکانی خۆیان دەکرد ممکنە بەشیشی وەکو تاکس حیساب کرد کە بدەن بۆ ئەم وڵاتانەی کە تەسیریان لێکراوە لێرەدا دەبێ ئەمە ئەگەر باسی پرسی ژینگەی بکەین دەبێ هەمومان هۆشداری بدەینە خۆمان کللتوری ژینگەی دروستکەین کللتوری ژینگەی بریتی نییە لەوەی کە تۆ ئایا لە کوردستان بیان لە سویسرا بیان لە ئەڵمانیا بی دەبێ ئەو ئەخلاق و ڕەوشتەی کە ژینگە پارێزی لە ناومان هەبی دروست بێ ئایا ئەو ئەمە لە باخچەی ساوانەوە دەست پێ دەکا بەڕاستی کاریگەری زۆرە کولتور وە بیرکردنەوەی تەندروستی ژینگەی زۆر کاریگەری هەیە من دەگەڕێمەوە نامەوێت زۆر بە تەفاسیل باز بکەن دەبگەڕێنەوە دەبینی ئەگە تەماشە بکەین لە دنیاە چەند ئاوی شیرینمان هەیە ئەگە تەماشەکەی نسبەکەی زۆر کەمە دەبینی گۆی زەوی پڕی ئاوە بەڵام ئاوەکەم و خوێراویە ئەو ئاوەی کە تەندروستە بۆ خواردنەوە زۆر کەمە ئەگەر مقارنە بکەی لەگەر ئەو ئاوەی کە هەیە لە دەریایەکان بەڵێ ئەمە ئەو ئاوەی کە لەسەر سەر زەویش دەڕوا نسبەکەی زۆر کەمترە ئەگە تەماشە بکەی 97 دەمینێتە 2.5 ئاوی شیرینمان هەیە لەو 2.5 ئەگەر بە تەرکیز تەماشەکەی دەبینی 0.1% ئاوی سەرزەویە کە ئینسان ئیسفادەی لێ دەکا ئەوانی تر ئاوی ژێ زەویە ئەوانی تیش یانیش مسچەرە ینی هەڵمە لەسرە دەبینی نسبەی ئاوی خاوێن زۆر کەمە ئەمەش وەی کردووە جوغرافیای تەوزیعی ئاو ئیشیرین لە دنیادا بە عەدالەت نییە لە هەندێک وڵات زۆرە لە هەندێک وڵات کەمترە ئەمەش فاکتۆرە لە بۆ گۆڕینی کەش و هەوا و بەرزبوونەوەی پلەی گەرمی بەڕاستیەکەت پێ بڵێم عیلاقەی دایرێکتی لەگەیەک هەیە ڕاستە و خۆی لەگەر هەیە چونکە تۆ احتیاجی ئەگە دەتەوێ ژینگەیەکی تەندروست و فێنکت هەبی دەبی غاباتت هەبی دەبی غاباتی زۆرت هەبی ئەمەش ئاوی دەوێ بێبوونی ئەو غاباتانت لێ حرام دەکا ئەوەش وە دەکاتن دەبتە یاری دەر بۆ ئەوەی پلەی گەرما لەم شوێنانە زیاتر بی لەگەر شوێنی تر کە ئاوی زۆرە ئەگەر ئەو مقارنەی بکەیت و هەروەها گۆڕانی کەشوهەوەوەچی ئێمە باسی لێ دەکەین بەس تەسیرەکەی لە کوردستان لە هەموو دنیاە گە تەماشە بکەی لە جەمسەری باکوور و باشوور دەبینی ئەو توانەوەی بەفر و دروستبوونی ئەو توانەوەی بەفر و ڕێوڕەوی ئەو توانەوەی بەفرە بۆ دەریایەکانە دوایە بۆ زەیەکانە کە دەستە ناو وڵاتەکان دەبینی نسبەی ئاو یعنی دیسچارجی ئاو زیادی کردووە ئەمەش دەبێتە هۆکارێک لەو وڵاتانەی کە ئەو زیانە پێدەڕوەکە لەسەر ئەگەر میسالێک لەسەر بدەین دانوب دەبینی دانوب بە 6 وڵاتدا دەڕوە لە ئەڵمانیا لە بۆ هەنگاریا لە بۆ نەمسا لە بۆ ڕۆمانیا لە بۆ بولغاریە دوایە لە بۆ تورکیا بۆ بەحری ئەسود دەبینی ئەم وڵاتانە گە بارانیان لێ دەباری دەبێتە هۆکارێک لە دروستبوونی لافاو لە وڵاتانە بۆ
لەبەرەوەی ئەو دیزاینانەی کە کردبوویان بۆ ئەم سەددانە یان ئەو ڕێگە چارەیان کە کردووە بۆ بەرەنگاری لافاو ببنەوە ئەو داتە و ئەو مێژەرانە گۆڕاوە بۆ گۆڕانی کە شێوایان بەرچاو نەگرتووە. بەڵێ ئەگەر تەماشە بکەیت تەماشە بکەیت بۆ بەرانگاربوونەوەی لافاو قیاسی لە زێ قیاسی دیسچارژەکەی دەکەی لەسەر ئەو ئەساسە تۆ دیزاینێک دەکەی. ئەگەر ئەو بیسیک ئاوەی کە لەو ڕێڤەرەیە زیادی کردبی بۆ دوو قات معنای ئەو قیاساتانە ئەو دیزاینی کە کردوتە دەبێ بیگۆڕی. ئەمەش لە یەک وڵات نییە لە دوو وڵات نییە، ئەمەش بە سوورەتەکی مستەمڕە. تۆ نازانی چەند لە توانەوەی بەفر نسبەکەی چەند زیاد دەبی ڕۆژانەیە. ئەمەش کاریگەری لەسەر هەموو وڵاتەکەیە بە نسبەتی مختلف لە وڵاتێک لە بۆ وڵاتێکی تر لە شوێنێک لە بۆ شوێنێکی تر. بەڵام کاریگەری گۆڕینی کەشوهەوا لە هەموو دنیا هەیە. هەر شوێنێک پارچەکی پێکەوتووە بە زۆرێک مختلفە لەگەر وڵاتێکی تر بە جوغرافیایەک لە شوێنێک لەگە شوێنێکەکە. بگەڕینەوە سەر کوردستان دەبینین لەو کوردستان 5 فاکتۆر هەیە دەبێن بە نەزر اعتیباری وەگرین. ئەوەیە ئەمە قانونێکی ڕاست و دروستمان نییە ژینگەیی بی. 1 2 باری ئابووری خەڵکەکە زۆر باشە کە دەتوانێت گوند بەجێ بێڵێ بێت بۆ شار. ئەوە 2 3 هەبوونی بنزین و سیارەی بە بنزین و بە ئیمۆشیۆن یعنی ئەوانەی کە کۆنتریبیوشن کە بەشدار دەبن لە دروستکردنی CO2 هەموو فاکتۆرەکانی کە مساعدە دەکا پلەی گەرما زیادبی لە کوردستان و لە عێراق هەیە. یعنی ئێمە بەشدارێکی ئاکتیڤین لە بۆ ئەوەی چەند دەرەجەی پلەی گەرما زیادەکە ئێمەش کە خولی خۆمان کە بەشەر لەو منتیقەیە بەشداری زیاتر دەکەین و مساهمەی زیاتر دەکەین بۆ ئەوەی پلەی گەرما گەرم. ئەمە چیەکە؟ پلەی گەرماوەکی گۆڕا معنای وەیە تۆ لۆکیشنی باران لە شوێنێک بۆ شوێنێکیکە دەگۆڕێ. ئەمەش وەدەکبوونەوەی باران و زیادبوونی باران لە شوێنێکی تر و کمبوونەوەی باران لە شوێنێک. ئەمە لە هەولێرێ ئەگەر تەماشە بکەی هەولێر و سلێمانی و دووهۆک ئەمە لە هەولێر 400 میلیمتر ئەڤێرێج بارانمان هەبوو. لە سلێمانی تقریبا 600 لە بۆ 700 میلیمتر باران هەبوو. 750 لە دووک. ئەمە گۆڕاوە شوێنی باران و وەختی بارانیش گۆڕاوە. ئەمانە هەموو کاریگەرن. ئەو بارانەی ئەو بەوفرەی کە بە جەنابەت باست کرد لە بیدایەتەوە کەمیتەکەیان گۆڕاوە. مانەوەی بەفر لە چیاکانمان مانەوەکی زۆر کورتە. مانای چییە؟ ئەگەر بە علمی هایدرۆلۆژیا و ژینگەیی تەماشە بکەی مانەوەی بەفر بۆ مودەچی کەم معنای سوودی کەمە. سوودی کەمە بۆ ژێزەوی، سوودی کەمە بۆ خەڵکەکەی دەوروبەری ئەوێندەرێ و سوودی کەمە بۆ ئەوەی ئێمە بتوانین بە باشترین شێوە بە کاریگەری ئیسفادەی لێ بکەین. ئەمانە هەموو پێکەوە لە یەک شوێن خڕبووینەوە وەی کردووە کە پلەی گەرما زیادبی هۆی کاریگەری گۆڕینی کەشوهەوا لە منتیقەیمە بە سوورەتێکی بەرچاو بە دیاربی و ئەگەر تەماشەی کوردستان بکەی تەماشەی دەبی عێراقش بکەی دەبینی ئەم کاریگەرە وەی کردووە کە خەڵک لە ناوەڕاست و لە باکووری عێراق بە سوورەتێکی زۆر شوێنەکانیان بەجێبڵن بێن بۆ کوردستان کە ئەو کەسانێک کە وەزئیان باشیشە کە دەتوانن خانیان هەبی کە دەتوانن سیارەیان هەبی. بەڵام ئەمە کاریگەری خراپی هەیە بۆ کوردستان بۆ ئەوەی چونکە تۆ CO2 زیاد دەکەی بەبوونی ئەو بەشەرانە ئاکتیڤیتی هەر خەڵکەک دێ ئەمڕۆ لە ماڵەکی لە غورفەکی سپلیتی خۆی هەیە. ئەمانە هەموو کاریگەرن بۆ بەرزبوونەوەی پلەی گەرما. باشە ئەم کێشانەی کە باسەکردن هەمویان بە تێر و تەسەلی لە ئەم پۆدکاستە باسەکەین لە بەشە جیاوازەکانە
بەڵام ئەو کێشانە هەستەکەی جەنابە وەکو شارەزایەکی ئەم بوارە پێویستی بە نەخش ڕێگایەک هەیە بۆ داهاتوو. بەڵێ زۆر ڕاستە دەیەوێ نەخشەی زۆر ڕاست و دروست و پلانی دوورمەودای دەوێ دەبێ ئێمە دەبێ لە وەزارەتی پلاندانانەگەر بەڕاستیەکەی پێ بڵێم دەبێ مە بزانین خەڵکەکەمان دەبنە چەند لۆ 10 ساڵی کە لۆ 20 ساڵی کە تاکو کاری بۆ بکەین. ئایا ئێمە پلانمان هەیە خەڵک لە گوندەکان ڕاگرین لەوێ ببینێنەوە ئەمانە زۆر کاریگەرن. ئایا ئێمە پلانمان داناوە بە جۆرێک لە هەر شوێنێک وۆتە تریتمنت پلان ینی خاوێنکردنەوەی ئاو دروستکەین ئەمانە هەموو پلانی استراتیژین احتیمات دەبێ وەزارەتی پلانی دانان لەگە وەزارەتی ژینگە و کشت و کاڵپێکەوە کار بکەن بۆ ئەوەی بەرەنگاری ئەو تەحەدایەتانە بنەوە کە لە 20 لە بۆ 30 ساڵی کە تووشمان دەبی. ئێمە مشکلەی عەقلیەتی میدل ئیست ئەوەیە فکر دەکەینەوە ئایا ئێمە بۆ هاوینی دابێ چی بکەین. ئەوە کورت مەودا هیچ حەلی نییە. حەلی ژینگەیی و ئاو بۆ مەودای دوورە تۆ ناتوانانی هیچ حەلێک ببینیەوە. من کەس کابرایەکی زانست دەزانم کە تۆ ناتوانانی حەلی مەودای بچووک ببینیەوە. ئەمە حەل نییە، ئەمە ڕێگە چارە نییە، چونکە دەبی تۆ فکرکەوە بۆ 30 ساڵیت کە پلانت چییە، چۆن خەڵکەکەت گەشە دەینی، وەزعی ئابووری خەڵکەکەی چۆنە، تۆ استراتیجیەتی تۆ چییە، لە چ بوارێک ئینڤێست بکەی تاکو لەگەڵ ئەمەدا خۆت بگونجێنی لەگە باری ژینگەیشەوە. ئەمانە هەموو پێکەوە مەربوطی یەکترینە. ناتوانی یەکێکی لابەی لێ کار لە یەکەچکە بکەی. مشکلەی مە ئەوەیە ئێمە دائیمەن فکر دەکەینەوە ئایا ئەگەر ڕۆژێک زستانە زوو دەگەڕین لە بۆ ئەوەی ئەو کەناڵانەی ئاو هەیە سەرەکانیان لابین ئەگەر لافاو ڕوویدا تاکۆ عیلاجی بۆ بینەوە. ئەمە کارێکی ئانیە ڕەسەنە بەوها عیلاج نییە. دەبێت تۆ وە بکەی لە شاری هەولێرێ چیلی لافاو دڕوونەدا. ئایا باران لە زستان هات لە ڕۆژێک هات لە ڕۆژیت کە نەهات نابێ حکوومەت و محافەزە خۆی مەشغوڵی ئەم کارە بکە بۆ هەفتەیەک ئایا ڕێگە چارە چییە. دەبێ تۆ بەنیهایی هەل بدۆزیەوە بۆ ئەوەی چی دیکە ئەم شارە تووشی بەرەنگاری کارەساتی ژینگەی نەبێتەوە. کەمبوونی ئاو وەچی تۆ باسی کەمبوونی ئاو دەکەی دەبێ تۆ چارەسەری بۆ 20 ساڵی تر ببینیەوە نۆک بۆ ساڵێک 2 ساڵ. ئایا چارەسەر چۆنە چۆن دەپانی ئەو وەکو بەنجە بەڕاستی من وای دەبینم و زوو هەڵدەستیەوە یعنی مەودایەکەی دەبی استراتیژیبی پلانی بۆدانێ. هەروەها دەبێ بەجەتێکی باش بۆ ئەم پلانانە دابیندرێ و خەڵکی پسپۆر لەم کارانە لەم بوارانە کار بکەن. ئەوەش کافی نییە بەڵکو دەبی ئێمە ئیسفادە لە تەجروبەی ئەو وڵاتانە ئیسفادە بکەین کە بەرەنگاری گۆڕینی کەشوها و کەمبوونەوەی ئاوبوونە چۆن عیلاجێکی تەندروستیان دۆدیزیتەوە. ئایا چەند بە وڵاتەکەمان دەچی چەند بە مەوقعەکەی مەدەچی ئیسفادە لەو تەجاروبانە وەگرین بۆ ئەوەی بتانین پلانێکی تەندروستمان هەبی بۆ خۆمان. جەنابیش ئەزمونە هەیە لە ڤیەنا لە نەمسا خوێندوتە ماستر لەوێ هێناوە دکتۆراکەش هەر لەوێ هێناوە لە ئەمریکاش خوێندوتە لە بەریتانیاش پێما بە ئیشە کردووە. یعنی ئەزمونێکی باشە هەیە لە هەڵسوکەوتی ئەو وڵاتانەی کە بە وڵاتی پێشکەوتو ناویانە بین لەگەڵ کێشەی ژینگە گۆڕانی کەشوهەوا. چەندە ئەم شتانی کە جەنابە لە دەرەوە ئیشت یا کردو بینیوتە لێرە ئەگەری هەیە کە جێبەجێ بکرێت. بەڵێ من دەست بەچی نەمسات بۆ دەژێرمەوە بۆ شاری ڤیەنە کە من لەوێ خوێندومە. قەیسەری نەمسا ڕۆژێک قەراریدا گوتی من دەمەوێ شاری ڤیەنە مشکلەی ئاوی نەمینێ مشکلەی ئاوی هەبوو مشکلەی ئاوی نەمینێ. عەدەدی خەڵکی ڤیەنە ئەو کات کمتر بوون لە 500,000,000 کمتر بوون لە 500,000,000.
وتی من دەمەوێت شاری ڤێننا ببتێ شارێک لە بۆ 20 میلیۆن نەفەر ئاو دائیمەن مۆجود بی. ئەمە چ ساڵێک؟ ئەمە لە ساڵی 1990 ینی قەیسەری ئاخر قەیسەری چی قەراریدا کە لەگەر زانستەکان ئەو کەسانی کە زانستی ئاو دەخوێنن لەگەڵ یان دانیشت ئەم ڕگوتی ڕێگە چارەیەکم دەوێت بۆ ئەمە ڕێگە چارەکە بەونەوە ئابوو کە دەورا و پشتی ڤێنە هەموو چیان ئەگەر تەماشەی هەولێری بکەی هەولێر زۆر بە جۆگرافیاوەچی ڤێننایە دەورا و پشتی هەولێرێ هەموو چیایە بەڵام هەولێر شارێکی فلاتە عینەن وەکو ڤێننا چوانچیان کرد ئەو لە دوو سپرینگ لە دوو کانی ئەو ئاوانەی کە بەفرن دەتاوێنەوە و ئەو ئاوانەی کە لە باران خردبنەوە بە کەناڵ لە بەواستەی گراڤیتی لە چیایەکانەوە بۆ شاری ڤێنیان هینا قەیسەر وەچی ئەو ئەمرەیدا کە ویستی ئەم کارە بکرێ پاشی 5 ساڵ 6 ساڵ ئەمری خوای کرد بەڵام پلانەکە موجود بوو بۆ 15 ساڵی پاش 15 ساڵی کە پلانەکەیان تەنڤیز کرد تا ئێستا شاری ڤێننا ئاعتیماد لەسەر ئەم ئاوە دەکا و بۆ کەپاسیتی 20 میلیۆن کەس تا ئێستا شاری ڤێننا ماگزیمەم میلیۆنە کونیون ئەمڕۆ گەیشتونە میلیۆن بەڵام بەو پرۆژێکدا تۆ ئیمکانیەتت هەیە 20 میلیۆن لەم شارە بژی بەبێ ئەوەی حیزبە کەمبوونەوەی ئاو بکەن. ئێمە دەتوانین عینەن طریقە لە هەولێر تەنفیزکەین لە دهۆک تەنفیزکەین لە سلەیمانی تەنفیزکەین من ڕێگە چارەیەکت پێ دەڵێم لێرە بە وازحی وەکو شاری ڤێنە ئێمە دەتوانین ئەو ئاوانەی ئەو بەفرەی کە لە حاجی عومەران دەباری لەوێڕا بە کەناڵ وەکو ئەوەی کە لە ڤێننا کرا پێشی 100 ساڵ پێش ئێستا بە گراڤیتی بیهینین بۆ ئەولێر ئەمە نە مەسروفی کارەبات لێ دەڕوا چونکە بە گراڤیتیە نە کەمبوونی ئاو دیار دەکەوێت چونکە تۆ دائیمەن لە زستان بەفر و بارانت هەیە ئەمانە هەموو کۆ دەکەیەوە بە واستەی گراڤەتی دێنی بۆ هەولێر ئەمە ڕێگە چارەسەرێکی مەودایەکی دوور و درێژە کە هیچ مشکلت بۆ دروست نابی بۆ شاری هەولێر ئەگەر باسی شاری هەولێر بکەین و مقارنەی بکەین کەم ئاوی دروست نابی چونکە تۆ دائیمەن بارانت هەیە ئەو بارانش دائیمەن بەفریشت هەیە لە حاجی عومەران و تا دێ هەولێر دەتانی بە واستەی گراڤەتی ئەو ئاوە بینی ئەو پلانانە ضروریە دیراست بکرێ لە کوردستان بۆ ئەوەی حەلەکی نهاییت هەبی بۆ کونبوونەوەی ئاو ئەمە چی دەکا ئەمە دەبتە یاری دەدەر بۆ ئەوەی تۆ غاباتت زیاتر بی سەوزاییت زیاتر بی و بەو هۆیەوە ڕەسەن دیار دەکەوی کە پلەی گەرماکەم دەبتەوە ئەمەش یاری دەرە بۆ شارەکەمان و بۆ وڵاتەکەمان ئێمە دەبێ تەماشە و ئەکسپریەنت و تەزاروبی وڵاتانی تر کە نەجاحەتیان هێناوە لە گۆڕانی کەشوهۆکم ئاوی ئێمە ئیسفادەیان لێ بکەین و بتانین ڕێگە چارەیەکی تەندروست و دوورمەودا بۆ وڵاتەکەمان بینەوە. زۆر باشە ئێمەش لەبەرەوە جەنابتانمان بان کردووە بۆ ئێرە کە بتوانین لەسەر ئەم بابەتانە قسە بکەین بەڵکو نەخشە ڕێگایەکە بێ بۆ ئەو کێشانەی کە هەیە کە بۆ نمونە هەولێر و شارەکانی تر بە بەردەوامی کێشەی کەماوی و ئەو کێشانەیان هەبووە بەڵام ئێستا ئەگەر ئیزنم بدەی گفتوگۆکە بەجێ هێڵین بۆ بەشی داهاتووی پۆدکاستەکە و تا بەشێکی تر هەرشاد بن.